بۆ ئاگاداربوون لە کار و چالاکیەکانیان لە نزیکەوە، بەرنامەی بەسەرکردنەوەی پەروەردەکان سەردانی بەڕێوەبەرەتی پەروەردەی شارباژێڕی کرد. پەروەردەی شارباژێر لە 2 قەزا و 4 ناحیە پێک هاتووە. سنووری ئەم پەروەردەیە لەگەڵ هەر یەک لە پەروەردەکانی دووکان و سلێمانی و سێ سادق و پێنجوێن هاوسنوورە. بەڕێوەبەرەتی پەروەردەی شارباژێر خاوەنی 75 بینای خوێندنگە و قوتابخانەیە لەگەڵ 1070 مامۆستا و 278 فەرمانبەر و 5239 قوتابی و خوێنکار و 7 سەرپەرشتیار. هەروەها 3 باخچەی مناڵان کە 142 مناڵ لەخۆگرێت. مامۆستاجیان سەرەتا پیرۆزبایی لەکەین بە بۆنەی وەرگرتنی ئەم پۆستەوە ئەگەر خۆشی بناسێن و دەکەیەوە هاتوویت ئەم پۆستە وەرگرتن. سوپاس دەکەم. من ناوم تریفە محەممەد عەبدوڵڵایە، بەڕێوەبەری دواناوەندی توی مەلیک بووم. لە 2ی پێنجەوە بە فەرمانێکی وزاری کرام بە بەڕێوەبەری پەروەردەی شارباژێر لە 2ی پێنجی 2018 دەست بەکار بووم. ماوەی چەند ڕۆژێکە لێرە کارەکەم، سەرەتای کارەکانمە ئێستا. بەڵێ، ئەگەر پێمان بڵێ پەروەردەی شارباژێر لە چەند بەش پێگاتوە؟ بەڵێ، پەروەردەی شارباژێر ئەوەی من بزانم لە 18 بەش پێک هاتووە. هەر بەشە لێپرسراوی خۆی هەیە و هەر لێپرسراوێکیش چەند فەرمانبەرێک هاوکارن لەگەڵیا کارەکانیان بەڕێوە ئەبەن. لە ساڵی چەند دامەزراوە پەروەردەی شارباژێر؟ لە ساڵی 2006ەوە دامەزراوە. سەرەتا بەڕێز مامۆستا دلێر بەڕێوەبەری ئەم پەروەردەیە بووە. بەڵێ، ئەگەر پێمان بڵێ سنووری جوگرافیای پەروەردەی شارباژێر لەگەڵ کوێیە تێکەڵ بووە؟ سنووری پەروەردەی شارباژێر تەبعاً لە 2 قەزا و 4 ناحیە پێک هاتووە. لە بەشی باشووری شارباژێرەوە پەروەردەی سلەیمانیە، لە بەرەو با بڵێن لای ڕۆژئاوا بڕین دوکانە، بەرەو ڕۆژهەڵات سێ سایاق و پێنجوێنە تا سنووری پەروەردەکانی ئەوە. بەڵێ، بە شێوەیەکی گشتی ئێستا کە هاتوویتە سەر ئەم پۆستە کار و چالێشەکان چۆنە؟ چۆنەبین؟ سەرەتا وەکو من هاتمە ئێرە لە چەند ڕۆژی ڕابردووە سەرقاڵی هەڵبژاردنەکان بووین. بەڕاستی کاروباری ڕۆژانەشمان لە بەڕێوەبەرێتێکی خۆمانە بە ڕێکوپێکی و بە ئاسایی بەڕێوە بردووە. سەردانی خوێندنگەکانمان کردووە، چەند خوێندنگەیەک. دوای ئەوە خۆتان نزانن تاقیکردنەوەکانی کۆتایی وەرزیت و هەم دەستی پێکردووە. ئێمە توانیمانە لە ماوەی ئەم 2 ڕۆژەیە کۆی 6 خوێندنگە، باڵێن 5 خوێندنگا و باخچە بەسەر بکەینەوانێ بۆ بەڕێوەبردننی کارەکان سەردانمان کردوون و کارەکان زۆر بەڕێکوپێکی و ئاسایی لێرە جارێ بە سەرەتا وەکو سەرەتایەک ئەڕوا بەڕێوە. ئێم بای کۆت و قەیرانە چ کاریگەرێکی هەبووە بۆ پەروەردەکەتان یاخود بۆ قوتابخانە و خوێندنگەکان بە شێوەیەکی گشتی؟ بەڵێ، بەداخەوە کاریگەری زۆر بووە. یەکێ لە تێبینیەکانم پێشەوەی بەڕێستان تەشریف بێنن بۆ ئێرە لە یەکێ لە خوێندنگاکان بوو، بینیم مناڵەکان بەڕاستی پۆلی سەرەتای پۆلی 1 یاخود پۆلی 2 ئێستا ئەوان سەرقاڵی خوێندنن، تا ئێستا خوێندنیان بەردەوامە دەرسە خوێنن، تاقیکردنەوەیان نییە لە ئێستادا. بەڕاستی پێیانەوە دیار بوو مامۆستاکان خۆیان، یعنی باسییان لەوە ئەکرد کە کاریگەری ئەجگار زۆری هەبووە لەسەر تێپەڕاندنی کات. خۆتان نزانم کات واتە زەمن عاملێکی هۆکارێکی گرنگە بۆ ئاستی فێربوونی مناڵان ناتوانن بە شێوەیەکی زۆر خێرا ئەوەی کە پێیانەڵێن وەریگرن و ئیستیعابی بکەن. ئەمە کاریگەری زۆری بەجێهێشت و بەداخەوە لەسەر سیمای خوێندکارەکان دیار بوو و مامۆستاکانیش بەداخەوە باسی ئەمەیانە کرد. یعنی کاریگەری ئەجگار زۆری هەیە.
مامۆستاتەها وەک سەرپەرشتیار یەکەم ئەگرێ پێمان بڵێ کار و چالەکەەکانی ئێوە چییە؟ بەڵێ پێشەکی بەخێراتنی تەلەڤیزیۆنی پەروەردەی و ستافەکە یەکەم دەستخۆشیان لە یەکەم عەزێتان کێشاوە ئەرکوماندوونێکی زۆرە شوێنەکەمان تۆزێ دوورە بەخێربێن دەست و چاوتان خۆش بێت دیارە ئشراف لەگەڵ دروستبوونی پەروەردەکە لە 2006ەوە ئشرافیش لێرە دروست بووە لە ساڵی 2006 ئێمە یەکەم وەجبە بووین کە هاتووینەتە ناو ئشرافی شارباژێڕەوە لە ساڵی 2006 مامۆستا شێخەریب سەرپەرشتیاری یەکەم بووە ئەو کات بەڕێز مامۆستا لێر بەڕێوەبەری پەروەردە بووە ژماری سەرپەرشتیارانمان لە پێشەوە 25 سەرپەرشتیار بووین بەڵام لەوەدە سەرپەرشتیارەکانمان خانەنشین بوون بەڵام لە جێگەی ئەوان کەم هاتوتەوە لەم ئەخیرانە لەم مانگی ئەخیرانی ئێستا کۆمەڵێک سەرپەرشتیار امتحانیان ناوە بەتمانی ئینشاءالله سێ چوار لەو پسپۆڕیانەمان بگاتێ بە تایبەتی کوردی ئینگلیزی عەرەبی کە تەنها یەک پسپۆڕیمان هەیە سەرجەمی ئێستامان 15 سەرپەرشتیارین دوو فەرمانبەرمان هەیە کار و چالاکیەکانی سەرپەرشتیار زۆرە لە هەر لە وەرزی یەکەمەوە خۆی لەوە ئەبینێتەوانێ هەر لە دەستپێکی دەوام یەکسەر سەرپەرشتیارانی کارجێڕی کۆبوونەوە لەگەڵ هەموو بەڕێوەبەرەکانی قوتابخانەکانەکەن بە وەجەبات 1 بۆ 6 7 بۆ 9 1 بۆ 9 بەسەریەکەوە ئامادەیەکان باخچەکان لێرە چی ڕێنمایی هەیە بۆ وەرزی یەکەم و بۆ ساڵەکە ڕێنماییەکان هەموودا ئەبەزێنن بۆ ئەوەی بەڕێوەبەری قوتابخانەکە بەرچاوڕوونیەکی هەبێ لە سیستمی بەڕێوەبردننی دەوامی ئەم ساڵ لە ساڵنامە کە هاتوو پێشوەخە دەمانگاتێ بە حەقەت کێشە و گرفتەکانی ئێمە تۆزێک وەکو ئیشراف ناڕەحەتیەکە لەوە هەیە پەروەردەکەی ئێمە بەربڵاوە دوورە بۆ نمونە ئێمە لەولاوە لە دوکان نزیک بووینەتەوە لە چۆخماخ و سنگر و مێوڵاکە لە منطقەی جافایەتی لە منطقەی مەروێ کەوتوینەتە سەر حدود لە حدودەکە هەر زۆر نزیکین لە سیوەی لەولاوە باسنێمان هەیە و سوورەبانمان هەیە و مەکتەبەکانمان زۆر دوورن لەم لاشەوە لە شارباژێڕی سەختەوە تا نۆڕک و تقریباً سیرینی شەڕۆین لەم لاشەوە هەتا جۆزە ڕەش و پاڕەزان ئەو منطقەیە ئەگەین شوێنەکەمان تۆزێک باڵێن عاسیە مستعسیە و حرەکەتیایە تۆزێک لە ئەمانی 1 و 2 تۆزێک ناڕەحەتە بەردەوام سەرپەرشتیار کۆمەڵە مەکتەبی بۆ داناوە بە پێی پسپۆڕێکەیەتی حەوبۆنەوەکە مامۆسایانی خاوەن شادی بە کەرێوێزن 1 بۆ 6ەکان هەندێک سەرپەرشتیارمان هەدەن ئەمانە بە سەردانی خۆیانەکەن لە ساڵەکە دوو سەردانەکەن بۆ هەڵسەنگاندنی مامۆستایان سەردانی یەکەمەکان ڕێنمایە و سەردانی دووەمەکەن بە دوواداچوونەکەن بۆ کارەکانیان لەگەڵەوە گرێبەستمان هەیە و گرێبەستەکانیش لە شوێنە دوورە دەستەکان دامانناون خۆی یاساکەیان وایە ئێمە پێویستمان بۆ لەو شوێنانی کە دەستمان دوورە دەستە و نایگەینێ لە بازنەی سێهەما دامانناون ئەوانیشە ساڵێ مشریفە بە ڕێزەکان هەڵسەنگاندنیان بۆ ئەکەن و هەڵسەنگاندەکانیان بۆ ئەگەێڕینەوە ئەیان خێنە مەلەفەکانیان لە ڕاستیە کاریگەریەکەی با بڵێن تا حەدێکی زۆر ناڕەحەتی لەوەیە پرۆسەی پەروەردە دواکەوتووە وەستاوە چەق بەستوو بووە منهەج وەکو خۆی تەواو نەکراوە من سوپاسی سەرجەم بەڕێوەبەرەکانەکەم مامۆستاکانەکەم کە توانیویانە عەزیەتێکی زۆر بکێشن شوێنەکانیان دوورە سەر ڕای ئەو هەموو نەهامەتی و ناڕەحەتی و شوێنە دوورەکانیان توانیویانە بچن پابند بن بە دەوامی خۆیانەوە دەوامەکەن و هەندێکیان هەوڵیان ناوە ڕۆژی شەمانیژە چەند شەمە تا 5 شەمە دەوامەکەن هەندێکیان خۆبەخشانە تەلەبەکانیان هێناوەتە و خوێندکارەکان بۆ نمونە لە ناو چوارتا خەڵقی مامۆسای چوارتامانەیە هاتوون دەرسیان بە خوێندکارەکانیان وتووە دەسوچاویان خۆش بێ بەڵام وابزانام لە سەر ئاستی ئەو سیانسە پەروەردەی هەمومان یەک معاناتمان هەیە ئەوەیە بایکۆتەکە کاریگەری خۆی هەبوو لەسەر دواکەوتنی پرۆسەکە ئەجینا مامۆستا لە وەرزی یەکەمە منهەجی خۆی بە جوان و بە چاکی بەڕێکرد بوو لە وەرزی دووەمایتر ڕووداوەکان ئاوایەک لێ سەرەتا بە خێرهاتنتان دەکەم یاخوا بە خێر بێن ماندوو بوون ئەزتان کێشە
دیارە بەشی خۆیەتی و میلاک بەشێکی هەستیارە بڵێ لە هەیکەلی تەنزیمی بەڕێوەبەرێتی پەروەردەکانە. بەشەکەی ئێمەش بریتە لە خۆبەی خۆیەتی و خۆبەی میلاکات و دۆسیەکان بەسەر جەم دۆسی مامۆستایان و فەرمانبەران و سەرپەرشتیانە بەڕێزەکان. وەکار و چالەکی ئێمە ڕۆژانە دیارە ڕاستەخۆ مامەڵەمان هەیە لەگەڵ بەڕێوەبەری قوتابخانەکان، بەڕێوەبەری خوێندنگاکان، سەرپەرشتیانەکان، فەرمانبەرانی ناو دیوان و سەرجەم فەرمانە کاتژێڕی و هەنێک جار فەرمانە ژمێریاریەکانیش هەر لە بەشەکەی ئێمەوە هەیە و بە شێوەیەکی گشتی ئەتوانم بڵێم بەشی خۆیەتی و میلاک بەشێکی هەستیارە و بەشێکی گرنگە و لەبەر ئەوەی کە تۆ ڕاستەخۆ مامەڵە لەگەڵ قوتابخانە و خوێندنگاکانە ئەەکەی ئەمە بڵێ بە شێوەیەکی گشتی وەکو ئەوەی کە کار و چالێکیەکانمان و ڕۆژانەش کار و چالێکیەکانمان توانیمانە بیگونجێنین لەگەڵ ئەم بارودۆخە ناهەمواری کە دروست بووە و تا ئێستاش بە شێوەیەک لە شێوەکان ئەتوانین بڵێین کارەکانمان بەرەو پێش چوو و سپاس بەخوا نەمانتوانیوە نەمان هێشتووە کۆمەڵێک شت لەوانە قەیرانی دارایی بە شێوەیەک لە شێوەکان زۆر بەتونی تەسیری هەبێ لەسەر کارەکانمان هەرچەند بەشی خۆی تەسیری هەیە و بەشی خۆی گرفت و کێشەی هەیە بەداخەوە. بەشی خۆیەتی و میلاک لە دیوانی بەروەردەی شارباژێر دیارە ئێمە فەرمانبەرەکانمان جا کردوێتەوە وەکو عەرزم کردی بەشی خۆیەتی و بەشی میلاکات ئەوە بڵێ میلاکاتی سەرجەم قوتابخانە و خوێندنگاکان چ لە کەمی چ لە زۆری و بەشی خۆیەتی ئەوانەی ڕۆژانەیە کە مامەڵە لەگەڵ فەرمانە کاتژێڕەکانە ئەکرێت چ بۆ قوتابخانەکان چ بۆ ناو دیوان و ئێمە بڵێ لە ئێستاە توانیمانە فەرمانبەر تایبەت بکەین بۆ نمونە دوو فەرمانبەر تایبەت بکەین بۆ بەشی خۆی ئامادەیی، دوو فەرمانبەر تایبەت بکەین بۆ خۆی بنەڕەتی، سێ فەرمانبەر ئامادە بکەین بۆ دۆسیەکان و فەرمانبەرێکی تایبەتیش بۆ بەشی میلاکات کە کاری میلاکات ڕاییەکە. بۆ شێوەیە ژمارەی فەرمانبەرانی ئەم بەشە بریتە لە 13 فەرمانبەر دیارە بەخۆشمەوە. کاک پشتیوان ئەگەر وەکو بەشی ڕاگەیاندنی پەروەردەی شارباژێر پێمان بڵێ ئەرک و چالەکەکانی ئێوە چییە؟ ڕاستیە پێشکی بە خێراتتان دەکەم دەستان خۆش ببووم بە سەرکردنەوەیە. ئێمە لە بەشی ڕاگەیاندن دوو کەسین. کارەکانی ئێمە زیاتر پەیوەستە بە بەڕێوەبەری پەروەردەوە، دەرچوونەکانی سەردانی بۆ قوتابخانەکان بۆ باخچەی مناڵان زیاتر ئێمە لەگەڵ ئەوە کۆنتاکتمان هەیە. کار و چالاکیەکانی ئەوان ئەگەین ئێمە نەک هەر ڕاگەاندن ئێمە وەسیلەیەکین بۆ پەیوەندیکردنی کەناڵەکانی ڕاگەاندن لەگەڵ پەروەردەکانی خۆشماندا. ئێمە پەیوەندیمان هەیە لەگەڵ بەشی یەکەی چالاکی هونەری وەرزشی. ئێمە ئیشەکانمان زیاتر لەگەڵ ئەوانەیە لە ڕێی فیستیڤاڵ و پێشانگا و ئەوانەوە ئێمە کۆنتاکتێکی باشمان هەیە، هاوکاریانەکەین بۆ ئەو پێشانگا و فیستیڤاڵ و ئەوانە. ئێمە ئیشێکە پێیجێکی تایبەت بە پەروەردەی شارباژێرمان هەیە، هەرچی کار و چالاکی و ئەوەی کە لە پەروەردەکە و سنووری پەروەردەکە و مەکتەبەکان و ئەوانەیە ڕوئەیە ئێمە لەو پێیجە بڵاوەکەینەوە هەر ئاگاداری
کردنەوەیەکی پەروەردەیی بێت هەواڵێ بێ فەرمانی کاگێڕی بێ ژمێریاری بێ ئێمە لە ڕێی ئەو پیجەوە ئەتوانین مامۆستاکانی خۆمان مەکتەبەکان ئاگادارکەینەوە لە هەر شتێک بێت مەڵای لە ئێستایەوە هیچ کێشە و گرفتێکتان هەیە وەک ڕاگەیان وڵا هیچ کێشە و گرفت نییە بەڵام ئەوەی کە هەیە بەڕاستی ئێستا دەوام بکەم بکرێت ئەوەش یەکێکە لە کێشە و گرفتەکان بەڕاستی ئەنجا ئێستا بەهۆی ئەم قەیرانیداراییەوە بودجەکان وەستاوە ئیش و پێشانگا و فیستیڤاڵ ئەوانە هیچی ناکرێت لە چاو ساڵانە بەڕاستی یعنی زۆر کەم بۆتەوە ئیشانە و ئیشەکانی ئێمەش کەمە بێتەوە کە تۆ بودجەت نەبوو نە پێشەنگا ئەکەیتەوە نە فیستیڤاڵ نە مەراسیم بەڕاستی ئەوانە ئەوە کێشەیەکی گەورەیە بۆ ئێمە لە ئێستاە هەیوەکو بەشی ڕاگەاندن پێداویستەکانتان بۆ دابین کراوە هەموو پێداویستێکمان هەیە ئێمە کامێرەمان هەیە کامێرەی فۆتۆمان هەیە تەسویرمان هەیە ماکینتۆشمان هەیە ئێمە خۆمان هەر لێرە خۆمان ستۆدیۆمان هەیە بەشێکمان هەیە لە ژوورێکمان هەیە لە پەروەردە کردومانە ستۆدیۆ بە هاوکاری لەگەڵ یەکەی چالاکیە یعنی ئێمە بەڵام بەداخەوە ئێستا بودجێ و ئەوەی لێ هاتووە بەڕاستی ژنە ئێمە کۆمەڵێکی چاکمانە کرد لێرە بۆ خۆمان ستۆدیۆمان هەیە ماکینتۆش مۆنتاژ هەموو ئیشەکان خۆمانەمان کرد لێرە یعنی وەکو وابێت چۆن ئەڵێ تەسنیع عەسکەریە خۆمان ئیشەکانمان دروست دەکرد لێرە